بۆیە ئێمە ئارامیمان کردووە بە دروشمی گەورەی خۆمان لەنا ئارامی و لەنا سەقامگیری سیاسی جگە لە دواکەوتن هیچی ترمان دەست نەکەوتووە. بۆ ئارامی یەکێکە لە دروشمە سەرەکیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕێگای تیمەکەی یەکێتیەوە بە ژمارە 105 بانگەشە بۆ هەڵبژاردننی 30 ئەیلولی پەرلەمانی کوردستان دەکات. وەک سەرۆکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێت نائارامی سیاسی لە هەرێمی کوردستان بۆتە هۆی ڕێگریکردن لە گەشەپێدانی کوردستان و بەردەوامی ئاوەدانکردنەوەی کوردستان. هەر بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان وەک نەرێتی خۆی بەردەوام هەوڵی داوە کە ئارامی سیاسی لە هەرێمی کوردستان بێتەکایەوە و تا لە ڕێگایەوە خزمەتی زیاتر بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات وەک ئەوەی شایستەیەتی. یەکێتی چ لە ڕابردوو ئێستا و لە داهاتوش ئەو یەک لە دروشمەکانی بۆ مەسەلەی ئارامی. ئەگەر سەیری پرۆژەکانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان بکەیت لە ناو پەرلەمانی کوردستان هەموو ئەو پرۆژە بڕیارانە یەکێتی داکۆچی لێکردیە هەمووی تقریبەن لەو سێ دروشمەیەک دەگرێتەوە بە تایبەتی لەسەر مەسەلەی ئارامی. بۆیە ئارامی لای یەکێتی بە هەنگاوی یەکەم دێ چکە لەوێوە ئینتلاق دەکەی بەرەو هەموو ئەو شتەکانی کە تۆ ئارامی نەبی ناتوانانی هەلی کار بدۆزیتەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان و لە دروشمەکەیدا هەڵی گرتووە لە بانگەشەی لیستەکەی بە ژمارە 105 ڕەنگی داوەتەوە هیچ کات لەگەڵ شەڕ و ململانێ نەبووە بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەروەک یەکێتی بەردەوام دەست پێشخەر بووە لە کۆبنەوەی لایەنەکان لەسەر یەک مێزی گفتوگۆ لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان. بۆ ئەو ئامانجەش زۆر جار سازشی بۆ لایەنەکان کردووە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە پارسەنگمان ڕاگرتووە بۆ ئەوەی کە هێزێک بین بتوانین لە وەسەتەکەدا بین کە هەموو ئەو دەنگە ناڕەزاییانەی کە هەن بتوانین بە دیالۆگ لە ڕێی دیالۆگ و گفتوگۆوە بتوانین هەموو ئەو کێشە و ئارێشانەی کە هەن چارەسەریان بۆ بدۆزینەوە چونکە هیچ کێشەیەک نیە چارەسەری بۆ نەدۆزرێتەوە. بۆ ئارامی بۆ هەلی کار بۆ خزمەت دروشمی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ پەرلەمانی کوردستان بە ژمارە 105 کە دەیەوێت لە ڕێگایەوە دوای بەدەستهێنانی متمانەی کۆمەڵانی خەڵکی کوردستان لە 4 ساڵی داهاتوودا ئەو دروشمانە بکە بە کردار و لە ڕێگایەوە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکات. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.